بسم الله الرحمن الرحیم سڵاوی خۆی گەورەتان لەوێ بەڕێزان لەم راپۆرتەدا کە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەنجام درراوە باس لە زمانی کوردی و شێوەزارەکان یەکەین کە پێشکەش کراوە بەوانەی کوردۆلۆجی لە بەشی تەکنۆلۆژیای زانیاری بە یارمەتی هاوکارانم بە سەرپەرشتی مامۆستای بەڕێز مامۆستا بەختیار خدر وانەی کوردۆلۆجی پێڕست ئەمە بەشی ناوەڕۆکی بابەتەکانمانە زمانی کوردی و تایبەتمەندەکانی زمانی کوردی و شێوەزار بەگشتی و شەی سۆرانی لە چیەوە هاتووە هەروە بن شێوەزار کە جیازی بن شێوەزار و شێوەزار چێ دوایی باسی دەکەین شێوەزاری باشووری کە شێوەزارەکانی نزیک خانەقین و لوڕستان و ئەو لەکی و ئەو شوێنانە دەگرێتەوە باکووریش مەبەسمان باکووری کوردستانە هەروەها ناوەندی مەبەسمان لە سلێمانی و لە هەولێر و لە هەڵەبجە و لە سنەیە و شێوەزاری گۆرانیش مەبەسمان لە زیاتر لە هەورامانە و بەراوردە جێناویەکان لە نێوان شێوەزارەکانی کوردیدا لە کۆتاییدا بۆ نمونە من لە شاری سلێمانی ئەڵێم من لە کاتێکدا لە بادینان دەوترێ من و ئەوش ئەژوترێ ئەس بۆ نمونە ئەمە دوای لە کۆتاییدا باسی دەکەین انشاءالله زمان بەگشتی کۆمەڵێک نیشانەی بڕیاردراوی ڕێسامەندە لە دەنگەکانیان نیشانەکانی گوتن و نووسین کە لەلایەن کۆمەڵێک مرۆڤی سربەت تاقمێکی کۆمەڵایەتی یان فەرهەنگیەوە کە هەمان زمان بەکاردێنن بە مەبەستی دامەزراندنی پەیوەندی واتە تێگەیاندن و تێگەشتن بەکاردەهێنرێت ئەو زمانە کەواتە زمان ئەرکی پەیوەندیکردنە و دەربڕینی ڕاو هەست و هەستی دەروونە بەرامبەر بە یەکتر واتە لە یەکتر تێگەشتن کەواتە زمان وەسیلەیەکی زۆر گرنگە بۆ تێگەیاندنی خەڵک و گەیاندنی پەیامەکانت بێگومان جای ساینە سەر زمانی کوردی یان زبانی کوردی یاخود زوانی کوردی ئەمانی پێوترێ لە هەندێک ناوچە بە کرمانجی سەر و پێوترێ زمانە کوردی و کرمانجی ناڕاستیش کە ئێمە ئاگرێتەوە کرمانجی ناڕاست مەبەسمان لە سلێمانی و لە هەڵەبجە و لە هەولێر و سنەیە پێوترێت زمانی کوردی و لە کەلهوڕیشدا کەلهوڕی مەبەسمان لە باشوورە پێوترێت زوان کوردی مەبەسمان لە باشووری کوردستان نیە چکە باشووری کوردستان ئێمە ئاگرێتەوە مەبەسمان لە خواروی خانەقین و باشوور و ڕۆژهەڵاتی خانەقین و ئەو ناوچانەیە و بەلەکیش کە بە هەمان شێوە نزیکە لە کەلهوڕیەوە پێوترێ زوۆن کوردی و بە زازاکیش پێوترێ زوانێ کوردی کە ئەویش هەر لە باکوورە زازاکی کرمانجی گۆرانیش کە مەبەسمان لە هەورامیە پێوترێت زوان و کوردی زمانی کوردی زمانی کوردانی کوردستانە و لە ڕووی بنەماڵەوە سەر بە زمانە ئێرانیەکانی سەر بە هیندۆ ئەوروپیەکانە و ڕیشەی ئاوێستایی یاخود ئاوێستایی و پەهلەوی و هەندێک زمانی ئێرانی دیکەی هەیە واتە طبعا هندو ئەوروپیەکان پێشەوەی بەوردی بچمە سەرەوە مەسەلەیە هندو ئەوروپیەکان و بەسمان لە هەموو تەواوی ئەو زمانانەیە کە لە هندستان و دەست پێکات هەتاکو وڵاتە ئەوروپیەکان و تەنانەت ئەمریکاش بۆچی ئەمریکا لە بەروی ئەمریکاش بە ئینگلیزی قسە دەکەن و ئەو مرۆڤانەی کە ئەمریکایان دۆزیەوە هەر بە بەریتانی قسەیانە کرد و بەریتانی زیاد ئینگلیزی زاڵ بوو بەسەر ئەو ناوچەیەدا کە مرۆڤەکانی ئەوێ قسەی پێ بکەن بۆیە هندۆ ئەوروپیەکان وڵاتی هندستان ئەگرێتەوە هەتاکو ئەوروپا بۆیە پێوتراوە ئیندۆ ئەوروپی ینی ئیندۆ مەبەستی لە هندیە و ئەوروپیش مەبەستی لە هەر ئەوروپی خۆیەتی و بەشێک لەم ئیندۆ-ئەوروپیە زمانە ئێرانیەکانی لێبێتەوە کە پێوترێ ئیندۆ ئێرانیان یاخود ئاریەکان ئێمە ئاریەکانین لەگەڵ فارس و لەگەڵ تەواوی ئێرانیەکانی ترە و یەکێک لەو زمانە ئێرانیانە فارسیە و کوردیە و پەشتۆیە بەلوچی و ئەمانە هەمووی زمانی ئێرانین و ئاوێستاییش بە هەمان شێوە کە لاندێک شوێند و لاندێک سەرچاوەدا پێوترێت ئاوێستایی واو بووەتە واو وەکو چۆن لە بادینە هەیە و لە سۆرانیدا واو هەیە جا ئاوێستاییش زمانی زەردەشتە زمانی زەردەشت و تەواوی ئەو خەڵکەی کە لەو زەمانەدا ژیاون بە زمانی قسەیان کردو پێوتراوە زمانی ئاوێستایی و لەمان تێکەڵ نەبێت ئاوێستاش ئەو کتێبەیە کە زەردەشتەکان باوەڕیان پێێتی بەڵام ئاوێستایی زمانەکەیە و پەهلەویش هەر بە هەمان شێوە زمانێکی کۆنە سەر بە زمانە ئێرانیەکان لە زمانە ئێرانیەکاندا لە ڕووی زۆری ئاخێوەرانەوە واتە لە ڕووی زۆری قسەکەرانەوە سێیەمین زمانە زمانی کوردی
لە تەواوی زمانە ئێرانیەکاندا، یعنی لە تەواوی فارسی و ئاڤێستایی و سۆگدی و بەلوچی و پەشتۆ و هەموو ئەمانە زمانی کوردی سێەمین دانەیە. غەڵەت نەم فارسی وازەم یەکەمە، چکە ئەوان تاوان دەوڵەتیان هەیە و گرنگی پێدەن، بەڵام ئێمە بەداخۆ ئەو یەکگرتوویە نییە. سێمین زمانە لە دوای فارسی و پەشتوو. لە جیهاندا نزیکەی 6500 زمان هەن و بەپێی ماڵپەڕی ئازادبوون زۆرێک لەو زمانانە مەترسیتیا چوونیان لەسەرن، لە ناوچوونیان لەسرە بەهۆی نەبوونی پیتی نووسین و تەنها لە قسەکردندا بەکاردێن. کەواتە ئەمە ئەوە ئەسەلمێنێت نووسین بە زمانی کوردی زۆر زۆر گرنگە بۆ هەریەک لە ئێمە لە هەر بوارێکدا بێ، چونکە ئەبێتە هۆی پاراستنی زمانەکەمان، وەسیلەیەکە بۆ پاراستنی زمانەکەمان. زمانی کوردی لە پلەی پەنجاکانی زمانی جیهانە. ئەم قسەیە بەلای تۆی بینەرەوە ڕەنگە زۆر زۆر نامۆ بێت، لەبەر ئەوەی زمانی کوردی وان نیشاندراوە کە لاوازە. ناتوانین بڵین لاوازە، ڕەنگە بڵین لاوازکراوە، بەڵام هەرگیز زمان لاواز نییە گەر پەرەی پێ بدرێت. بە تایبەت زمانێکی وەکو زمانی کوردی کە لە داهاتوودا لە بەشی تایبەتمەندەکانی زمانی کوردی بۆتانە سەربێنم کە نزیکەی 21 ملیۆن کەس لە تەواوی کوردستان و لە دەرەوەی کوردستانیش بەکاری دەهێنن، کە دەکاتە 0.31 دانیشتوانی جیهان، 0.31 دانیشتوانی جیهان. ئەمە ڕێژەکەی کەمە لە چاو هەموو جیهانە، باشە؟ یعنی بەڵام زمانی کوردی بەو گەورەی خۆیەوە هێشتا هەر دەوڵەمەنە، یعنی ببورن بەو بچووکی خۆیەوە کە ڕێژەیەکی کەمی هەیە لە قسەکەرانی هێشتا هەر دەوڵەمەنە لە پەنجاکانی زمانی جیهانە، لە پلەی پەنجاکان لە تەواوی ئەو هەموو زمانانی هەن. تایبەتمەندەکانی زمانی کوردی کە منە مەم زۆر حەزم لەم بەشەیە. یەکێک لەوانە شێوەزارەکانی زۆر زۆر دەوڵەمەند، ینی وای لە هاتووە ئێستا بۆ نمونە هەورامیەکان بەشێک لە هەورامیەکان ئەڵێن شێوەزاری هەورامی نییە، بەڵکو زمانی هەورامیە لە پاڵ زمانی فارسی و لە پاڵ زمانی ئینگلیزی و کوردی و ئەمانە. یعنی وای لە هاتووە هێندە دەوڵەمەندە لە ڕێزمان و لە ئامڕازەکان و لە جێناوەکان وای لە هاتووە بوترێت هەورامی زمانە لە لای هەندێک کەس، بەڵام خۆی لە ئاسڵدا لە بنەڕەتدا بێگومان شێوەزارە و لوڕیش بە هەمان شێوە، لوڕیش بە دەیان بەڵگە نامە و دەیان بەڵگە کوردن و زمانەکەشیان زمان بن شێوەزارێکە یاخود بڵین شێوەزارێکە لە زمانی کوردی، بەڵام چۆڵی هێندە دەوڵەمەندە ئەوانیش بە هەمان شێوە جیهان کردوێتەوە. لای هەندێک کەس بوونەتە زمان و نایان ناوە زمانە کوردیەکان، یعنی زمانی کوردی باکووری کرمانجی، زمانی کوردی ناوەڕاست، زمانی کوردی هەنێ شوێنی تریش، زمانی کوردی هەورامی. تەنان دوای لە هاتووە وترا لە داهاتوودا ڕەنگە زمانی کوردیش بێتە زمانە کوردیەکان، یعنی کە کوردستان سەربەخۆی وەرگرت ڕەنگە بڵێن زمانە کوردیەکان نەک زمانی کوردی، وەک دانیمارکی و سویدی و نەرویجی کە بەهۆی هەبوونی وڵاتیانەوە ئێمەوا دەزانین زمانێکی سەربەخۆن لە کاتێکدا 3 شێوەزارن لە کۆمەڵێک وڵات و ناوچەدا بە ناوی سکەندەنیڤیان کەنتریز، واتە وڵاتە سکەندەناڤیەکان، و زمانێکی وەک سویدی کە لای ئێمە بووەتە زمان لە 6 شێوەزاری سەرەکی پێکاتوە. زمانێکی وەکو سویدی و زمانێکی وەکو نەرویجی ئەم دوانە لە بنەڕەتدا، ئەم قسەی ڕەنگە بەلاتانەوە سیر بێگەڵم، لە بنەڕەتدا شێوەزارن لە زمانی سکەندەناڤی، زمانە سکەندەناڤیەکان شێوەزاری لێبێتەوە دانیمارکی و سویدی و نەرویجی لە بنەڕەتدا، بەڵام بەهۆیەوەی ئەوان وڵاتیان هەیە، وڵاتی سوید و وڵاتی نەرویج و وڵاتی دانیمارک، ئێمە وازانین سویدی و نەرویجی و دانیمارکی زمانن لە ڕاستیدا، بەڵام وانین. جامە بۆیە ئەم نمونەیە هێناوەتەوە لێرەیە، مەبەستم ئەمە بوو کە ڕەنگە لە داهاتوو ئەگەر کوردیەک نەگرێت و زمانەکەمان هەمووی پەرتوو بڵاو بێتەوە ڕەنگە بوو ترێت زمانە کوردیەکان واتە جیا بێتەوە لە یەکتر. خاڵی دووەمەڵێ لە نووسینی زمانی کوردیدا پیتێک بەرامبەر هەر دەنگێک هەیە لە وشەکانی خۆدا، واتە هەموو دەنگەکان لە وشە کوردیەکاندا دەنووسرێنەوە و دەوترێنەوە، لە شێوەزاری گۆراندا کەمترە ئەمە، بەڵام بەگشتی لە زمانەکانی تردا نییە، دەنگەکان دەردەبڕدرێن بێ ئەوەی بنووسرێنەوە. بۆ نمونە ئەمە لە ئینگلیزیە پێوترێ know واتە زانین، I know this، یعنی من ئەمە ئەزانم، بەڵام ئەمە کەیەکی تایە، ئەمە گەر بە شێوازێکی کوردیانە بیخێنینەوەڵین knۆ، بەڵام لە ڕاستی داڵین نۆ، یعنی ئەم کێمان ڕێک لێ کردوێتەوە تەنها نەوەکەمان خوێندوێتەوە نۆ، ئەو بەم شێوازە. ئەمە لە کوردیدا نییە بەم شێوەیە، لە کوردیدا هەموو پیتەکان دەوترێنەوە، بەڵام لە وەکو لە بەرچاومان بێت
لە شێوەزاری گۆراندا کەمترە ئەمە ڕاستەکەی نمونەم لە بیر نییە بۆ ئەمەیان لە ئێستادا. سێم سەرڕای ئەو هەموو نەهامەتی تووشی ئاخێوەرانی زمانەکە بووە واتە قسەکەرانی زمانەکە بووە لە هەر چوار پارچەی کوردستان بە ئێستاشەوە زمانەکە بە بەو هەموو شێوەزارە دەوڵەمەندەوە هێشتا ماوە و ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاتر ئاشنای دەبێت و پەرەی پێدەدرێت. ڕاستە ئێمە وانیشان ئەدرین کە زمانی کوردی لاوازە و خەڵک پارەی پێنادات و ئەم شتانە بەڵام لە ڕاستیدا ئەم شتە بوونی نییە و درۆیە. زۆر پێم خۆشە بینەری خۆشەویست ئەم قسەیەم بە دووەداچوونی بۆ بکات وە خۆی بە چای خۆی ببینێت کە لە تەواوی ئەو هەموو گروپ و پۆست و شتانی لە فەیسبوک و لە تەواوی وێبگە و وێبسایتەکانی تردا دەکرێت لەبارەی زمانی کوردیەوە لە هیچ زمانێکی تردا بڕۆ ناکەم شتیوە هەبێت چونکە بەڵێ لە زمانی ئینگلیزیە دەستگا هەیە و دەسەڵات هەیە و زۆر شت هەیە کە پەرەی پێدراوە بۆیە زمانێکی زۆر دەوڵەمەند و گشتگیر و ئەو شتانەیە. بەڵام ئێمە ئەبێ هەمومان ئەوەمان لەبەر چاوبێت کە کورد دائیمەن و بەردەوام تووشی نەهامەتی زۆر بووە وەکو ئەو هەموو ئەنفالی کە کراوە وەکو ئەو هەموو کیمیاباران و ڕاونان و ئاوارەبوون و لە تەواوی چوار پارچەی کوردستان وەکو لە دەرسیم کرا وەکو لە هەڵەبجە وەکو لە عەفرین وەکو لە بادینان وەکو لە چەمچەماڵ لە تەواوی لە شوێنەکانی تریش بە دەیان کوشتاری و شێوازی کوشتنی جیاوازەوە لەلایەن دوژمنانی کورد. بۆیە ئەمەموت ئەمە بۆی بۆ ئەوە بوو کە تایبەتمەندی زمانی کوردی ئەوەیە کە ئەو هەموو شتێکە لی بەسەر هاتووە هێشتا هەر بەردەوامە و هەر هەیە و هەر زیندووە. ئەمەیەکێکە لە تایبەتمەندیەکانی زمانەکە. چوارەم زمانی قسەکردن و نووسینی بەگشتی جودا نییە واتە جیهان نییە بۆیە دەڵین بەگشتی چکە بۆ منە لە سلێمانیدا دەیان وشە هەن کە دەوت تیاندا گۆ ناکرێن وەک قادر ئەبێتە قایر ئەمە زیاتر لە کۆ ناوترە یان محەممەد بووەتە محەممە و بورن یان دەکەم بووەتە ئەکەم لێرە لە سلێمانی یاخۆت قوربانت بم بۆتە قوربانە بم لە کاتی قسەکردنە زۆر کەس لێرە لە سلێمانی ئەڵێن قوربانە بم نەک ناڵێن قوربانت بم تەیەکە ناخێنەوە ئەگ ناخۆی لە ئەسڵدا لە بنەڕەتدا ئەمەیانە ئەم قوربانت بمە ئەمە ئەم تەی هەیە بەڵام ئێماڵین قوربانە بم جا ئەو ئەمەی کە لێرە ئەوترێت ئەمە لە پیتە نییە و تاسە بووی دانراوە. ئەمە خاڵی چوارم. خاڵی پێنجەم لە پند و ئیدیۆمدا زۆر دەوڵەمەندە ئیدیۆم و پند و ئەوانەوە بەسمان لەوەیە بۆ نمونە کاوترێ ئەو ماسە موویەکی تایە بۆ نمونە ئەمە تەنها نمونەیەکە وتم بڕاتان هەبێ ئەمەە نمونەی تر هەیە سا لە مێشکمانە بەس ئەمەە نمونەی تر هەیە لە هیچ زمانێکترا ئەوە نەمبینیوە و فەرهەنگێکیش هەیە ئەگەر لە بیرم بوو ئینشاڵڵا لە دیسکریپشنەکەی بۆتان دانێم کە تەواوی ئەو پند و ئیدیۆمە کوردیانی تایە کە بەکار هاتوون و بەکار ئەهێنرێن و زۆر جوان ئەگەر لە ڕۆژانەدا و لە کتێبیشتا بەکار بێنرێن و زیندوو بکرێنەوە کە لەلایەن پێشینانمانەوە وتراون. شەشەم ڕاناوەکان کەمتر جیاوازی نێرومەی تێدایە بەڵام لە شێوەزاری کرمانجی باکووری و گۆراندا ئەو جیاوازیە هەیە و منە لە سلێمانی و لە هەولێر و لە هەڵەبجە و لە سنە ئێمە جیاوازی ناکەین لە نێوان نێرومەیە بەڵام لە کرمانجی باکوور و لە هەورامی و گۆرانی وانەدا هەمووی جیازی خۆی هەیە و بۆ هەر یەک لە شتەکان نێرومەیەکی هەیە. حوتەم هیچ وشەیەک بە بزوێن دەست پێ ناکات ئەمە وابزەم لە زمانەکانی تریشدا هەیە هەڵە نەبم. هەشتەم بە دوو شێواز نووسینە واتە سکرپت دەنووسرێتەوە واتە شێوازی نووسین لاتینی بۆ شێوەزار و بن شێوەزارەکانی باکوور و ڕۆژئاوای کوردستان باکوور و ڕۆژئاوا واتە بەشی تورکیا و بەشی سووریای کوردستان بورن کوردستانی سووریا و هەروەها نووسینەی عەرەبی بۆ شێواز و بن شێوەزارەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان واتە حکومەتی هەرێمی کوردستان لە عێراق و کوردستانی ئێرانیش واتە ئێمە دوو نووسینەمان هەیە سەبەمە ئینگلیس یەک نووسینی هەیە ئەویش شێوازی لاتینیە ABC بەڵام ئێمە هەم ئەوەمان هەیە و هەم نووسینی عەرەبیشمان هەیە ئەمە یەکێکە لە دەوڵەمەندیەکانی زمانی کوردی کە ڕەنگە لە داهاتوودا سوودێکی زۆری لێ ببینرێ ئەگەر لێکدانی یەکتری بکرێن واتە لێک بدرێن و کۆمەڵێک شتی تری بۆ زیاد بکرێت. نوێم زمانێکی زۆر بەرجەستە و سروشتی و هونەریە ئەو بۆیە نووسیمە سرشتی چونکە لە باکووریدا خۆی لە ئەسڵداوەیە لە بنەڕەتدا سروشتی نییە سرشتیە بەس من لێرە هەر پێم خۆش بوو بنووسم سرشتی ئاساییشە بشنووسرێ سروشتی. بۆ منە وشەی دەست یاخود دەست لە ئەردەڵانیدا هەیە
هەر بەمان مانای دەستە ئەوان زیاتر تل لەکەنەوە بۆم نەوشەی دەستمان لە زۆر وشەدا تێکەڵ کردووە وەک دەست پاک یاخود دەست پیس دەست ڕەش دەست خۆش دەست سەڵات کە لە دەست هەڵهاتوو هاتوواتە دەست هەڵهات دەست خۆی دەسەڵات لە دەست هەڵهاتووەوە هاتووە باشە یعنی یەکێک دەستی هەڵهاتواتە دەستی بەرز بۆتەوە بەسەر کۆمەڵێک کەسدا و دەسەڵاتی هەیە بەسەریانەوە یاخود دەستەوەستان یاخود دەست و برد واتە خێرا یان دەست نوێژ تۆچی دەست ئەگەێنی بە نوێژ بەوەی کە تۆ وضوء ئەکەیت ئەنجامی ئەدەیت واتە ئەو پرۆسەیە ئەکەیت کە پێویستە پێش نوێژ بیکەیت شتنی دەم و چاو و قۆڵ و دەست و ئەوشتانە هەروە دەست شۆر ئاو دەست یاخود دەست تێوەردان یان دەستار کە لە دەستهارین هاتووە یاخود دەست پێکردن یان دەستکاری و دەستکرد دەستماڵ دەستەواژە واتە هەڵە نەبمواژەم فرەیز بە ئینگلیزی یاخود دەست کورت ئەو کەسی کە هەژارە کەسێکە کە دەستی کورت بێت کە پارەی کەم پێوێ یاخود دەست بڕین مەبەستی لە فێڵ لێکردنە ئاوەڵواتە واتە مەجاز تۆ بۆ نمونە لە بازاردا کەسێک دەستی کەسێک دەبڕێت مەبەستی لەوە نیە دەستی فیزیکی و کەسێک بڕی بێ بەڵکو مەبەستی لە ئەوەیە کە فێڵی لێ کردووە یاخود دەست درێژی دەست درێژیش باماشەوە تۆ نییە دەستا درێژکەی بە شێوازێکی فیزیکی بەڵام ئەوەیە کە تۆ بم نەشەڕ لەگەڵ کەسێک کاکەیت دەستەمەوە دەستەویەخە زۆر وشەی ترمان هەیە کە ڕەنگە ئێستا سەرتان بێشێنم بۆ هەمووە بە کورتەکەی زمانێکی زۆر زۆر سروشتی و هونەری و بەرجەستەییە یاخود بۆ نای لە هەندێک ناوچە بە پەنجەکانی دەست دەوترێت توتە براتوتە واتە برای توتە مەبەستمان لە پەنجەی دووەمە لە دوای پەنجەی بچووک کە مەبەست لە برای توتە مەبەستی لەوەیە کە لە تەنیشتێتی برایەتی یاخود لێرە نووسیمانە باڵابەرزە مەبەستمان لە پەنجەی تەنیش شایەتمانە پەنجەی ناوەڕاستی دەست باڵابەرزە چکە باڵای لە هەرمیان بەرزترە بۆ نمونە یان ئەسپێکوژە ئەسپیان پێکوشتووە پەنجە گەورە ئەسپیان پێکوشتووە ئەیتر دوایی تەشبیه یان کردووە یاخود چواندویانە بۆ و پیانوتە ئەسپێکوژە ئەمامووی نمونەن و نمونەی سەدان و دەیان و سەدان نمونەی دیکە هەیە بۆ سروشتی بوونی ئەم زمانە شیرینەی زمانی دایکمان خاڵی دەیەم ئەڵێت ئاسان دەنگی سروشت گیاندار و بێگیان دیاری دەکات وەک خشەخش تەقەتەق شەقەشەق بۆڕەبۆڕ قارەقار تەپەتەپ زرم و هۆڕ قیژەقیش قیرەقیر ڕەقەڕەق حەپەحەپ بارەبار ئەمانە زۆر هەن و تەنانەت کە لێریان نووسیمە هەتا دواتر مەبەستم لەوەیە دەیان و سەدانی تریژان بەز من ئەمە تەنها ئەوەنەم بۆ کۆکراوەتەوە ئەگنا بڕاتان هەبێت لەوەش زیاتر هەیە جامە ئەمە لە هیچ زمانێکی ترا نەمبینیەوە من بەڕاستی بەڵام لە زمانی کوردی شتێکی زۆر جوانە کە بە ئاسانی دەنگی شتەکە دیاری ئەکرێت بۆ قیژەقیژ واتایەکە قیژاکە یان خشەخش دەنگی خشەی لێوە دێت یان تەقەتەق ینی تەقە ئەکات خاڵی یانزەیەم ئەڵێت هەندێک پیتی کوردی لە عەرەبی دانیە یەکێک لە تایبەتمەندیەکانێتی لە عەرەبیشدا هەیە و لە ئینگلیزیشدا هەیە بۆ نمونە بەڵام بەگشتی ئەم خاڵم بەلاوە گرنگە بەڵام بەگشتی ژمارەی پیتی وشە کوردیەکان لە چا عەرەبیدا درێژە بۆ نمونە مواجهە بە عەرەبی کە 6 پیتە بە کوردی ڕوبەڕووبوونەوەیە کە 15 پیتە لە ئەڵمانیشدا ئەو شتە زۆر هەیە ئەوەی شارەزای ئەڵمانی بێت وشەکانیان زۆر دوورێژە وەکو کوردی وایە کوردیش ماماشەوە بەڕای من پیتەکانی ژماری پیتەکانی زۆرن ئەو تا لێرە وەکو وتمان لێرە 6 پیت بەکارهێنراوە بۆ ئەم وشە عەرەبیە لە کاتێک ئەگەربیکەیتە کوردیە بێتە 15 پیت شتێکی ئاساییشە تەمان چکە لە هەموو لە زمانی دیکەشدا هەیە زمانی وەکو زمانی ئەڵمانی شێوەزار بە ئینگلیزی دیالێکت وازم دایالێکتە یان دیالێکتە هەڵەنە چکە من ڕاستێکی لە ساوندا باش نیم بەو شێوەزاری ئاخاوتنانە دەوترێت کە هەمویان ڕیشەی هەمان زمانیان هەیە و لە ناوچە جیاجیەکانی وڵات یاخود ناوچەیەک قسەیان پێ دەکرێت باوی نەبوونی شێوەزارێکی فەرمی کە لەلایەن هەموو کوردانەوە بەکار بهێنرێت واتە ببورن ئەمە هەڵەیە لێرەیە کە نووسیمان نەبوونی شێوەزارێکی فەرموو پێم بڵین زمانێکی یەکگرتوو بەگشتی زمانی کوردی زۆر شێوەزاری لێکەوتۆتەوە لە ناوچە جیاجیەکان گۆڕانکاری زۆر بەسەر ئەم شێوەزارانە داهاتووە
بەهۆی تێکەڵ نەبوونی خەڵکەکەوەیە. تەبان ئێستا بۆ خەڵکی سلێمانی زۆر کەمتر لە چاو خەڵکی هەولێر تێکەڵن بە خەڵکی دهۆک. ئەمە ژوای کردووە کە بادینی و سۆرانی جیاوازیەکی زۆر لە نێوانیاندا دروست بێت بەداخەوە. هەرچانە من ئومێدەوارم کە ئەو جیازیە کەمتر بکرێتەوە لە داهاتوە و بتوانرێت تاکو بتوانرێت زمانێکی یەکگرتوو بۆ هەموو کورد دروست بکرێت. هەرچەندە زمان ناسانی کورد و بیانی بە شێوازی جیاجیا زاراوە کوردیەکانیان دابش کردووە کە زۆربیان بەهۆی وردبوونەوەیەکی نابەجێ لق و پۆی زۆریان بۆ ئەم زمانە دروست کردووە. بەواتایەکی دیکە زیاد لە ئاستی پێویست پۆل و دەستیان بۆ زمانی کوردی دروست کردووە. زمان ناسان بە کورتی یەکدەنگ نین لەسەر شێوازی دابشکردنی شێوەزارەکانی زمانی کوردی. یعنی بڕواتان هەبێ هەندێک سەرچاوا خوێنیتەوە ئاڵێ زمانی کوردی 6 شێوەزاری هەیە، هەندێک ترەڵێ 5 شێوەزاری هەیە، هەندێک ترەڵێ 4 شێوەزاری هەیە. من لەم راپۆرتەیە 4 شێوەزارم حساب کردووە، بەڵام بەهۆی ئەوەی کە دەوڵەمەندە، بەهۆی ئەوەی کە لقوپۆپی زۆر لێبۆتەوە زمانی کوردی، تۆزێ ئەستەمە، تۆزێ قورسە کە شێوازێکی دابشکردنیکی ڕێکی وە بگرێت. باشە وە لە هەندێک سەرچاوەشدا وشەی زار لە بری شێوەزار و وشەی بنزار لە بری بن شێوەزار دانراوە، یاخود بە شێوازێکی تر باماشەوە. وە من پێم خۆشە بەڕای خۆم ئەوە بخەمە ڕوو کە شێوەزار بە ئینگلیزی دیالێکتە و شێوەگۆ بە ئینگلیزی ئەکسێنتە و جیاوازن لە یەکتری. باشە هۆکاری دروستبوونی شێوەزارەکان دەگەڕێتەوە بۆ کەمی پەیوەندی کۆمەڵایەتی و ناتێکەڵبوون. هەر ناوچەیەک داخار بوو بەسەر ناوچەیەکی تردا شێوەزاری تایبەت بە خۆی بۆ پەیدا دەبێت. داخار واتە پەیوەندی نەبێت لەگەڵەوەی ترا، وەکو وەن هەروەکو وتم شاری سلێمانی کەمتر تێکەڵە بە شاری دۆک، بۆیە جیازیەکی زۆر دروست بووە لە نێوانیانە لە زمانیانە لە زۆر شتی دیکەیانە بەداخەوە. بۆ منە شارێکی وەکو ئیلام کە بڕواتان هەبێ ینی چۆن بە زمانی خۆمان و بە بازاریاناڵین فڕی نییە بۆنە بە ئەرزڕۆمەوە، بۆنە بە ئۆرفەوە بۆ نمونە کە هەمویان هەر شارێکی کوردین و هەمومان هەر یەک زمانمان هەیە و یەک خوێنمان هەیە. ئەمە هەم وێنەیە شێوازی دابشبوونی جوگرافی دیالێکتە سەرەکیەکانی زمانی کوردیە کە بە پێم وێنەیە ئێمە لەم راپۆرتەدا کردومانەتە 4 شێوەزار زمانی کوردی، وەکو لێرەدا ئەوترێت شێوەزاری باکوور یاخود کرمانجی باکوور، کرمانجی ناوەڕاست کە سلێمانی و هەولێر و کەرکووک و هەڵەبجە و سنە و ئەو شوێنە سەقز و بۆکان و ئەو شوێنانت دەکرێتەوە. گۆرانیش مەبەستمان زیاتر لە هەورامان و لە زازایە کە هەردووکیان زۆر نزیکن لە یەکتریەوە. کرمانجی باشووری وەکو وتمان ئیلام و کرماشان و لوڕستان و لەکی و دەیان و سەدانی دیکە ئالێرەدا خۆیان دەبینەوە. وشەی سۆرانی لێرەدا پێم خۆشە لەم راپۆرتەدا کە ئێمە ئەڵین سۆرانی زیاتر و مەسمان لە کرمانجی ناوەڕاستانجا لە ڕۆژانەدا و لە زۆر شوێندا لە زۆر سەرچاو کتێبیشدا بینیمە کە ئەوترێت سۆرانی وەک لەوەی بوترێش کرمانجی ناوەڕاست. خۆی لە ڕاستیدا پێم باشە پێ بوترێت کرمانجی باکوور، کرمانجی ناوەڕاست، کرمانجی گۆران، کرمانجی باشوور. بەڵام خۆی لە ڕاستیدا لە ڕۆژانەدا وشەی کرمانجی مەبەستمان لە باکوورە و سۆرانی مەبەستمان لێرەیە. باشە خۆی لە ڕاستیدا ئەوکۆی کە پێم وتن بەو شێوازە بوترێت کرمانجی ناوەڕاست و کرمانجی باکوور و شتانم. و لێرە پێم خۆشە وشەی سۆرانی بزین کە ڕاستیەکەی ئەوەیە کە بوترێت کرمانجی ناوەڕاست، ئەی باشە سۆرانی لە چیەوە هاتووە. بۆیە لەم چەند خاڵەدا کۆمەڵێک بۆچوون دانراون لەبارەی ڕیشەی وشەی سۆرانی. یەکەم لە پەرتووکی کورتکێیە ئاماژە بە تازەی وشەی سۆرانی دەکات و دەڵێت زۆر چاوەڕوانکراوە کە لەگەڵ دروستبوونی پارتیدا کە لە ساڵی 1946 ئەو سۆرانیە جێی کرمانجی ناوەڕاستی گربێتەوە. ناوی سۆرانی پێشینەیەکی بادینانی هەیە و لە ڕوانگەی ئەوانەوە ناوەکە ساز بووە. ئەمە لایەن مامۆستا سەرۆر عەلی پێنجوێنی کە ڕیشەناسە لە گروپی ڕیشەناسی لە فەیسبوک، ئەمە بۆ چوونی خۆیەتی و ئەمە هەڵەیەکی جێکەوتووە وەک چۆن زۆربەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە هەموو باکووریەک دەڵێن شکاک، ئەمە ئەوان واڵێن چونکە ئەوان زۆرتر لەگەڵ شکاکەکانی ورمێڵ سوکەوتیان هەبووە. ئەم بۆچوونەشی داناوە مامۆستا سەروەر وابزانام هی خۆیەتی هەر ئەو شتە ئەسەلمێنێت. ڕاستیەکەی من خۆم زۆر لی تێنەگەیشتم چکە هەستەکەم شتێکی مێژوویە و خۆم شارەزانیم بەڕاستی لەوەیە کە وتوێتی، بۆیە لێرە حەز ناکەم
بیڵێم چکە لی دڵنیانی. خاڵی دووەم بۆ چوونێک ئەوەیە کە وترێت وشەی سۆرانی لە وشەی سوورەوە وەرگیراوە لە ئاوێستاییدا سوخرێ و لە پەهلەویدا سوخرە و سوهرە. لە سەردەمی ئەشکانیەکاندا سەرۆکێکی ناوداری کورد هەوە بە ناوی سوخران یاخود سوهران ناوچەی سۆرانیش لە وشەیەوە سەرچاوە دەگرێت. لە داستانی قەڵای دەمدمدا سۆران بە سوهران هاتووە و شاری سوهرەوەردیشمان هەیە بە هەمان شێوە. ئیتر ئەمە بۆ چوونێکە و ڕەنگە لەوە هاتبێت. خاڵی سێم بە هەمان شێوە بۆ چوونێکی دیکەیە دەڵێت لە فەرەنگی ئێتیمۆلۆژی ڕاماندا هاتووە کە زاراوەی ئەو واوەم لێرە بیرچۆ بەداخەوەت خۆی دووواوە کە زاراوەی سۆرانی دەگەڕێتەوە بۆ ناوچەی سۆران. وشەی سۆران لە بنەوشەی سۆر پاشگری ئان پێکاتەوە سۆر ئان پاشگری ئان ئاماژە دەکات بۆ ناوچەکە وەک لە چەندین ناوچەی دیکەدا گەرمیان کرماشان بادینان هەورامان موکریان. جا ڕەنگە هەروەکو ئەتوانین ئەمە ڕەبتی بکەین بە یەکەوەم دوو بۆ چوونە لێرە داڵێن لە وشەی سوورەوە وەرگیراوە لێرە شارەڵێن لە وشەی سۆرەوە وەرگیراوە سۆر ئان. جا ئان لێرەدا ینی ئان مەبەست لە ناوچەیە. ئیتر ئەمە بۆ چوونە و بە وردی بەڕاستی نازم لە وردتریکەمەوە چکە بابەتەکە وردە. خاڵی چوارەم بۆ چوونێکی دیکە ئەگەر وشەی سۆرانی لە میرنشینی سۆرانەوە هاتبێت یان لە قەزای سۆران هاتبێت لەو ناوچەیە بەردی سوور هەیە و لەو ناوچەیەش بە سوور ئەوترێت سۆر لەوە هاتووە. ینی خۆی وابزانم هەڵە نەبم لە هەولێر بە سوور ئەڵێن سۆر وابزانم ینی ڕەنگە هەڵەش بم یان لە هەولێرە یان لە ناوچەیەکی ترە بە سوور ئەڵێن سۆر. جا ئەو سۆرە ڕەنگە لەوە هاتبێت سۆرانی واتە لە ناوچەی سۆران بەردی سوور هەیە. ئەمە لێرە شار هەڵم کردووە یەک واوم داناوە خۆی دووواوە لێرەشدا بێ بۆشاییەکە بێت. من گرنگی هەیەم بەڕاستی بە خاڵبەندی و بە شێوازی نووسین زۆر گرنگە. بچینە سەر ئەمە تەبان وەکووتمان وشەی سۆرانی بوو لێرەش ها بەگشتی شێوەزارمان باس کرد. لێرەشدا باسی بن شێوەزار ئەکەین وە جیازی چییە لە شێوەزار. بن شێوەزار لە هەندێک ناوچەدا پێی دەوترێت دەڤۆک و بە گۆرانی پێوتری واتەن یان گۆتەن لە هەورامی و بە ئینگلیزیش پێوتێت سەب دایالێکت. باشە بچووکترە لە شێوەزار وەک بن شێوەزاری دەڤەری پشدەر و بیتوێن یان بن شێوەزاری سلێمانی کە لە هەندێک سەرچاوەشدا بە بابانی ناسراوە واتە شاری سلێمانی پێوترێت بن شێوەزاری سلێمانی یاخود بن شێوەزاری بابانی و هەروەها بن شێوەزاری هەڵەبجەییمان هەیە بن شێوەزاری پشدەریمان هەیە بن شێوەزاری بیتوێنیمان هەیە. بۆ نەجیازی پشدەر و بیتوێن لەگەڵ بن شێوەزاری سلێمانیدا ئەوەیە کە ئێماڵین ئەکەم لە کاتێکدا ئەوان دەڵێن دەکەم ئەو جیازیە هەیە. زمانی کوردی بە گشتی پۆلەنگ کراوە بۆ سەر 4 شێوەزاری سەرەکی کە بەپێی هەڵکەوتەی جوگرافیا دابەشکراون. کوردی باشوور یاخود خوارو یاخود خوارین کوردی باکوور یاخود سەرو کوردی ناوین یاخود ناوەندی یاخود ناوەڕاست یاخود نێوەڕاست کوردی ماچۆ یاخود هەورامی یاخود گۆرانی یان زازایی یان زازاکی. هەروەکو لێرەشدا باسکراوە ئەمە لێرەدا شێوەزارەکانە ئەمە لێرەشدا بن شێوەزارەکانە هەر هەمووی تا خواری خوارەوە بایەزیدی و بۆتانی و جامەتەوان خاڵی تری زۆر لێ ئەبێتەوە تەکیدم یانی لە هەنێ سەرچاوەدا بڕواتان هەبێت دنیایەکی تریان نووسیەوە بەس من لێرەدا پێویست ناکاونە ئاڵۆزی بکەم ئەتوان ئەگەر هەستان کرد خۆتان بە دوایە بڕۆن. وەروەکو وتم چکە زمان ناسان یەکدەنگ نین کۆک نین لەسەر ئەو مەسەلەیە. شێوەزاری باشووری هەروەکو دوایی ناومهێنا کە نزیک خانەقین و خواروی خانەقین ئەو ناوەیە ئەوەی لە نێو خەڵکدا بە کەلهوڕی یان گۆرانی ناسراوە و شێوازەیە گرتوەکەی کرماشانیە. باشە ئێستا ئێمە چۆنەڵین کوردی لێرە هی باشوور هی باشووری کوردستان ینی هی هەرێمی کوردستان شێوازە یەکگرتووەکەی هی شاری سلێمانیە نەک بۆ نە شاری هەولێر. ئێستا ئەگەر دیقەت بدەین سەرنج بدەین کتێبەکانمان زۆربەی هەمووی بە شێوازی سلێمانی نووسراوەتەوە یاخود بڵین شێوازی ڕانیە و پشدەر و بیتوێن و ئەوانە نووسراوەتەوە. ئەوەش بە هەمان شێوە لێرەدا کاڵێ شێوازە یەکگرتووەکەی کرماشانی و بەستی ئالەوەیە.
لە هەرێمەکانی کرماشان و ئیلام و هەمەدان و ڕستان قسەی پێ دەکرێت وەک چۆن بە هەڵە بە شێوەزاری ناوەندی دەوترێت سۆرانی بە هەمان شێوە هەڵەیە بەم شێوەزارە بوترێت کەلهوڕی لە کاتێکدا خۆی بن شێوەزارێک دە لە شێوەزارەدا واتە کەلهوڕی بەشێکە لە شێوەزاری باکووری لە شێوەزاری باشووری ببورن نەک تۆ پێی بڵیت شێوەزاری کەلهوڕی وەکوواێ بەم بە هەرێمی کوردستان بەمەوە هەر هەمووی ئاوا بەم شوێنە هەمووی پێی بڵیت شێوەزاری سلێمانی لە کاتێکدا خەڵکی هەولێر و کەرکووک و سنە و سەقز و هەمووی قسەی پێ دەکات ئەوە هەڵەیەکی زەقە بەڕاستی ئەبێ ئەوانەی کە شارەزای ئەم بابەتەن ئاگاداری ئەو خاڵە بن و لە کیش بن شێوەزارێکی کوردی باشووریە بەپێی هەندێک زمان ناس باشە بەڵام میهرات ئێزادی مێژوزان و نووسەر و کوردناسی بەناوبانگ و مامۆستای زانکۆی هارڤارد هەروەها مامۆستای زانکۆی کۆلۆمبیا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شێوەزاری لەکی و هەروەها شێوەزاری هەورامی بە بەشێک لە شێوەزاری سەرەکی کوردی گۆرانی دەناسێنێت باشە یعنی مەبەستی لەوەیە کۆمەڵێک بن شێوەزار هەیە لێرەدا بە ناوی لەکی و ئەوی درم بیر چۆ بەڕاستی بەم بەس سەر بێرە حسابی دەکەن لە کاتێکدا خۆی بەپێی هەندێک زمان ناسی دیکە سەر بە کرمانجی باشوورە نەک کرمانجی گۆران بابەتەکە وردە خۆشمەزانم هەروەها سەجات لە توێژینەوەیەکدا زمانی کوردی وەک 6 شێوەزار پۆلەن دەگات هەروەکو پێم وتن لە سەردادا چۆنڵی تا ئێستاش یەکدەنگ نین لەسەر ئەو مەسەلەیە هەرێکە و بە بەڵگە و بەڵگەنامی خۆی شێوەزارەکانی دابش کردووە بەڵام یەکێک لەوانە مامۆستا سەرۆر عەلی کە ڕیشەناسە دەڵێت لووڕی لە ڕاستیدا بۆ خۆی زمانێک یان گروپێک شێوەزاری سربەخۆ و جیاوازە لە کوردی ئەگەرچی بتوانین بە یەکێک لە زمانەکانی کوردی بیژمێرین هەرچەنە من لەگەڵم بۆ چوونە دانین بەڕاستی بەڵامی تر هەرێک و بەڕاستی بۆ چوون و بەڵگەی خۆی پێ ئەمانە ژەمی هەر ئەو ژێدەر یاخود پانووسانن کە لێرەدا بەکارمان هێناوە بۆ ئەم لاپەڕەیە ڕاستیەکەی من بۆی ئەمان هەمووی ناخێنەوە چکە هەمووی باسی ئەو شار و گوند و ناوچانە کات کە شێوەزاری باشووری کا بەکارێنرێن و خۆتان دەتوان ڤیددیۆکە پۆست بکەن بیوەستێنن سێریش شێوەزاری باکووری کە ئێمە لە نێو خەڵکدا بە کرمانجی ناسێنراوە ئێمە پێڵین کرمانجی لەسەر زمان لە ڕۆژانە و شێوازەیە گرتووەکەی لە دیاربەکرە و زۆرترین قسەکەری هەیە لە چاو شێوەزارەکانی دیکە بۆ لەبەرەی هەر ئەگەر سێری خەریتەش پێین سێری نەخشەی کوردستان بکەین کرمانجی باکوور گەورەترینە لە چاو کرمانجی باشوور و کرمانجی ناوەڕاست و تەنانەت لە کرمانجی گۆران کە لە هەورامی پێکاتوە ئەمانش بە هەمان شێوە هەروەکو پێم وتن لە تەمان دۆکی ژەگرێتەوە کە هەرچەنە لە باشوورە بەڵام بەشێکە لە شێوەزاری باکووری و لە نەینەوا و لە دهۆک و لە زاخۆ و لە بادینی هەر سەر بە شێوەزاری باکووریە و تەواوی ئەم هەموو خەڵک و شوێن و شتانە ژەمی قسەی پێیەکەن لە ڕۆژەڵاتی سووریا و لە باکووری ڕۆژەڵات و لە باکووری کوردستانیش بە هەمان شێوە بە هەر هەمووی و تەواوی ڕۆژئاوای کوردستان کە کوردستانی سووریا دەگرێتەوە هەمووی قسە بەم شێوەزاری باکووریە دەکات و بە تێکڕای 15 بۆ 7 ملیۆن قسەکەر بۆ ئەم شێوەزارە هەیە یعنی تۆ سێیگەن چەند دەوڵەمەندە لە چاو شێوەزارەکانی دیکەشدا تەنانەت هەنێ زمانناسی شتیانە زازاکی کە لە باکووراویش دابش دەبێت بۆ سەر 3 لق بەپێی هەندێک سەرچاوە زازاکی سەر و دەرسیمە و شارێک کە شۆڕشی شێخ سەعیدی پیرانی تیا ڕوویدا و بە هەزاران کورد تیایدا کوژران بە شێوازێکی زۆر دڕندە لەلایەن تورکەوە و مێژوەکەی زۆر ورداتوان خۆتان بڕۆم بیخوێنەوە زازاکی سەر و زازاکی ناوەند زازاکی خواروش هەروە لە کۆمەڵێک بن شێوەزاری دیکەت پێکاتەوە وەک سەرحەدی و بادینی و بەتانی و ڕۆژئاوایی کە بەڕاستی زۆر وردن و تەنانەت لە هەندێک شێوەزاریشدا وەکو لە هەندێک سەرچاوەشدا وەکو پێم وتن زۆرتر وردیان کردوێتەوە
شێوەزاری ناوەندی ئەمەی خۆمانە سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و هەولێر و سنە و سەقز و بۆکان و تەواوی بەشە جیاجیەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان کە مەبەستمان لە کوردستانی ئێرانە. ئەوەی لە نێو خەڵکدا بە سۆرانی ناسراوە. هەروەکو وتم ئەمە هەڵەیە پێویستە پێی بوترێت ناوەڕاست، شێوەزاری ناوەندی یاخود شێوەزاری ناوەڕاست. وەکو چۆن وەکووتم لە شێوەزاری باکووریدا لەلایەن خەڵکە پێوترێت کرمانجی لە کاتێکدامە هەڵەیە هەر پێی بوترێت شێوەزاری باکووری باشترە، هەروەکو ئەمەش بامان شێوە وەکو ئێستا وتم. وە شێوازەیە گرتوەکەی وەکو لە پێشتراوم باسکردن هی شاری سلێمانیە بە تێک ڕای 6 بۆ 7 ملیۆن ئاخێوەری کورد لەم ناوچەیەدا. لە ڕۆژهڵاتی کوردستان لە باشووری پارێزگای ورمەیە ئەمانە لەم هەموو شوێنە قسەی پێ دەکرێت کە بەڕاستی پێی ناکامی بخێنمەوە، خۆتان دەتوانن پۆزی بکەن ڤیدیۆکە و بیخوێننەوە. لە باشووری کوردستان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و هەولێر بەم شێوازارە دەدوێن. زۆر جار بە هەڵە بەم شێوەزارە دەوترێت سۆرانی، لە کاتێکدا سۆرانی خۆی بن شێوەزارێکی ئەم شێوەزارەیە ئەو جیازیە هەیە، ئاگاداری ئەو خاڵە نەبین. شێوەزاری گۆرانیش ئەوەی لە نێو خەڵکدا بە گشتی بە هەورامی و زازاکی و شەبەک ناسراوە و شێوازەیە گرتوەکەی هەورامیە، بیارە و تەوێڵە و ئەو دیویش بە ئامان شێوە. وەک چۆن بە هەڵە بە شێوەزاری ناوەند دەوترێت سۆرانی یاخود بە شێوەزاری باکوور دەوترێت کرمانجی، بە هەمان شێوە هەندێک توێژەر دەڵێن هەڵەیە بەم شێوەزارە بوترێت هەورامی، چونکە تەنها لە هەورامان قسەی پێ ناکرێت. ئەم شێوەزارە دابەشوە بەسەر 3 بن شێوەزار بەپێی ناوچەی جوگرافی. یەکەم گۆرانی باکووری زازاکی وەکو دوایی پێموتن دمبلی و دەرسێمی و دەرسیمی و قۆچکری و شێوەرەگی و یانی دنیایەک ناوشتی سیر و سەمەرە و نامۆی تر بۆ ئێمە لە هەندێک سەرچاوی دیکە. دووەم گۆرانی ناوەندی یاخود هەورامی وەکو بن شێوەزارەکانی شێمانن بێسارانی و تەختی و شەیخانی و لەهونی و مۆتی و هەزووی و هەڵەبجەیی مەبەستی لە شاری هەڵەبجەیە کەنولەی و زەردەی و دایانی تر. هەرچەنە ئەم هەڵەبجەیە ئەکرێت کرمانجی ناوەندیش بێ بە هەمان شێوە، هەروەکو دوایی پێموتن. کرمانجی باشووری گۆرانی کە وەکو کاکەی وەکو باجەڵانی تەوان وەکو لێرە لە پانووسەکەیان نووسیمانە، یان باجیلان، باجوان، باژەلان، بارژوان، بازەلان، باجاروان، هاتۆ سەیگەن ئەم هەموو ناوی بۆ بەکارێنراوە. هۆزی باجەلانیەکان لە هەردوو کوردستانی باشوور و خۆرهەڵات نیشتەجێن لەگەڵ هەندێک لە تیرەکەیان لە کوردستانی باکوور و ئەرمینیا. باجەلان هەڵەنە نزیکی مووسڵە، لەوێ بە زمانێکی شێوەزارێکی هەورامی قسە دەکەن کە هەر نزیکە لە هەورامی بیارە و تەوێڵە و ئوشتانەوە بە کۆمەڵێک جیهازیەوە. تەنانەت سێری ئەم بن شێوەزارە بکەن کە لە گۆرانی باشووری هەیە پێوترێت دەفتەری، یانیا تۆ سێکەن زۆر شتی سیر و سەمەرە هەیە کە ڕەنگە زۆرمان نەمان بیست بێت. لە 12دا دەڵێ دەفتەری واتە دەقەکانی دینی یارسانی پێنووسراوە و زمانی زگبانکی هیچ خێڵێک نەبووە لە هیچ ناوچەیەکدا. گۆرانی دەفتەری نزیک 1000 ساڵ لەمەوبەر زمانی ستانداردی کوردەکانی ناوچەکانی باشووری کوردستان بووە، وەک کرماشان، ئیلام، کوردەلەکەکان و تەنانەت لوڕەکان. ئەم شێوەزارە بەهۆی ئەمە دەفتەری پێدەگوترێت کە دەفتەرەکانی پیرۆزی یارسانی پێنووسراونەتەوە، واتە لەبەر ئەوە پێوترێت دەفتەری لەبەری دەفتەرە پیرۆزەکانی یارسانیانی پێنووسراوەتەوە. هیوادارم تێگەشت بێتن لەو بابەتار چەنە زۆر وردە خۆش مەزانم زۆر بۆرینگە یعنی ئاچە سەر ئێش شوێنەرە، بەڵام وەکو کورد بەگشتی کورد پێویستە بەڕاستی ئەم شتانە بزانێت لەباری زمانەکەیەوە. بەراوردە جێناویەکان لە نێوان شێوەزارەکاندا ئەمە خشتەیەکە و خۆتان دەتوان پۆزی بکەن ڤیدیۆکە بۆی بیخوێنەوەچکە من پێویست ناکا لێرە هەمووی باسکەم چکە زۆرە. باز یەک نمونە باسەکەم ئەوی ژەمەی سەرەوەیە کە ناوبانگە لە لای هەمومان. ئێمە لە کوردی باکووری لە کوردی ببورن ناوەندی ئەڵین من یان ئەمن لە هەورامی و ببورن لە هەولێری و هەڵە نەبم نازانم تاکید نیم لەوە وابزانم لە پشدەر و بیتوێنیش بەکارێنرێ وابزانم نازانم. منیش لە هەڵەبجە و لە سلێمانی و لە کەرکووک بە هەمان شێوە. بەڵام سەیریکەن لە باشووری ژەرمنە، بەڵام لە لەکی پێوترێ ڤژ سەیریکەنا سێ و جیازیە، یاونە لە کوردی باکووری پێوترێ ئەز. باشە ئەز ئەمە لە دهۆکیش بەکارێنرێت چکە دهۆکیش سەر بە باکووریە، و لە کوردی زازاکیش هەر ئەزە. لە کوردی هەورامی ئەمن نازانمەمایان تاکید نیم لی بۆچی لێرادانراوە، بەڵام مەیتیا بەپێم خشتێ و ئەمە ژوابزم لە ویکیپیدیا دەرم هێناوە و
سەرچاوەکەشی ڕاستە سی سەرچاوەکەشیم کردووە ئەوە نەبێت دەستکاری کرابێت. ئەمە تەواوی ئەو راپۆرتە بوو کە من بەیەوەم پێشکەش کرد. هیوادارم سرم نێشان دەبێتن هەرچەنە سەریش مێشاندون تاکیدم شکە بەڕاستی ناڵم بابەتەکە وردە و خۆشیشە وەکو زمانی خۆمان پێویستە هەموو کوردێک بەڕاستی شارەزای ئەم زمانە شیرینی کوردیە بێت چکە بەڕاستی زمانێکی دەوڵەمەندمان هەیە بەهۆی هەبوونی ئەو هەموو شێوەزارەوە و دڵنیابن هەر هەمووی زیندووە و هەر هەمووشی دەوڵەمەندە و ڕۆژانەش پارەی پێدەدرێت و ڕۆژانەش کتێب دەنووسرێنەوە بەم شێوەزارانە با هەرچەند نەشخرێنە بەردەممان. میدیا بەڕاستی چاوی کوێر کردوین بەوەی کە زمانی کوردی لاوازە و بەوەی کە پارەی پێنادرێت بەڵام بەڕاستی ئەوانە هیچی ڕاست نین و پێم خۆشە خۆتان زیاتر لەسەر شێوەزارەکان و زمانی کوردی دایکی خۆشەویستمان بخوێننەوە. زۆر سپاس بۆ مامۆستای بەڕێز مامۆستا بەختیار خدر کە ئەم هەلەی بۆ ڕەخساندوین کە بتوانین ئەم سیمینارە پڕ لە زانیاریە پێشکەش بکەین لەباری زمانی شیرینی کوردی دایکی خۆشەویستمانەوە. سپاس بۆ گوێگرتنتان خواتان لەگەڵ.